كم بخير بين لسان خوش ببن برمالا من نزيكي 3 ساڵە تقريبا بنزيكي 800 بيانية بردوام ينبو ملكتن بو معاوە بەڕاستی سوودێکی جەستەیی و ڕۆحی یەکجار گەورەم بینیوە پێشتر لە ڕووی جەستەیەوە هەنێک بەشاکیلم هەبوو بۆن فەقراتی ملم هەبوو ناڕێکی ئەسکم هەبوو جۆرێک لە قەڵەوی و چەوریم هەبوو بەهۆی مەلەکردنی بەیانیانی ئێرەوە لە هەموو ئەم نەخۆشانە ڕزگارم بوو جگە لەوە کە تۆ مەلئەکەی بەیانیان لێرە جەستەیەکی تەندروستی بۆ دروستێ بێت لە هەمان کاتە دۆخێکی دەرونی و سایکۆلۆژی یەکجار یعنی دروستیش بۆ دروستەکە لە ڕاستیان حەز بە جۆرێک لە ئارامیەکەی دەردێکەیە نەخۆشیەکەیە لەم سەردەماکەم وایە پەیوەندی بە سروشتی ژیانەوە هەیە ئەویش جۆرێک لە ژڵەژان و سترێس و قەلەقی هەموو ئینسانێک لەم سەردەما ئەوەی هەیە ئەمە لە کردی بەیانیانە کە جەستێکی چالاک و پێدا یەکێک لەو نەخۆشانە یەکێک لەو ناڕەحەتی و بتاقەتانی کە ئینسانی سەهەیەتی لەوە نەجاتە بێ من لەوە سوود یەکجار گەورەم بینیوە بۆیە بە درێژایی ئەم 3 ساڵە ئەوی پێم کرابێک هەموو بەیانیەک هاتوو مەگەر اللهومە بەیانیەک دەرسێکەم هەبێ لە قوتابخانەیان ئیشێکی زۆر زەرورم بووبێن هەر ڕۆژێکیم تا ئێوارە حەز بە ئێنەرژیەکەم حەز بە چالاکیەکەم ئیشەکانی تری ڕۆژانەیشم زۆر بە گیان سووکی بە لە سووکی جێبەجێکم هەر ڕۆژێک نایم حتا ئێوارە گیانم قورسە ناڕەحەتم هەنی بێزارم مەزاجم تێکەچێت بۆیە داواکەم هەموو ئەوانەی کە هاومەسلەک من هاوتەمەن من بتاقەتن بێن مەلە بکەن باشترین جۆری وەرزشە جۆرێک لە جورئەتێوێ و جۆرێک لە بڕیاردانێوێت حقەت 2-3 ڕۆژ یەکەم هەفتەی یەکەم ئینسان بێتاقەتە ناڕەحەتە بێت حەز بە بێزاریە کات بەڵام دوای ئەوە کە ڕاهاتی جۆرێک لە ئولفەت بۆ ئینسان دروستە بێت یعنی ئەو بەسێتەوە بەخۆیەوە چەمی سەرای سوبحاناغایە ڕۆژانە لە هەر 4 وەرزەکەی ساڵدا چەند کەسانێکن ڕووی لێ دەکەن بۆ وەرزشکردنی مەلەکردن و بەردەوام لە زستان و لە هاوینە مەلەی تیا دەکەن سوودەکانی مەلە لە ئاوی ساردا وەک چۆن ئاوی گەرم سوودی هەیە بۆ لەشی ئینسان ئاوی ساردیش سوودی زۆرە سوودەکانی مەلەکردن یا خۆشوەردن لە ئاوی ساردا هۆکارێکە بۆ سووتاندنی چەوری زیادەی لەش کە ئەمش لە شولارێکی ڕێکت پێ دەبەخشێ هۆکارێکە بۆ نەهێشتنی خەمۆکی و دڵە ڕاوکێ هۆکارێکی باشی ئاوی سارد ئەوەیە کە خڕۆکە سپیەکانی لەش زیاد دەکە ئەمەش بەرگری کەسەکە زیاد ئەکا بۆ مەناع و بەرگریکردن لە پەتاوەرزیەکان و ئاوی سارد بۆ هەموو کەسێک ناشێ ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە ئاوی سارد تووشی شۆکی کتوفڕیانەکە ئەمەش کە ئەبێتە هۆکاری ئەوەی کە لێدانی دڵ زیادکە و زیانیان پێ بگەێنێ بۆ ئەو کەسانەشی کە نەخۆشی تەنگە نەفەسیانێ نابێ بە ئاوی سارد خۆیان بشن یاخود مەلەکەن چونکە لە ئاوی ساردا بۆریەکانی هەناسە تەسک ئەبێتەوە و تووشی تەنگە نەفەسیان دەکات.